من لەم کتێبەدا ویستم کەوا ئەم نەوەیە نەفەوتێ چونکە ئەم شارە بە پێکەوە ژیان خۆش و جوانە بێت. ئێستا زۆر لە قوتابیەکان کە پلەی بەرجیان وەرگرتووە و بوون بەشتی بەرج یان دەزەکەنە شام و ماچ مەکەن کاڵێن تۆ مامۆسایەکی زۆر هێبن و لەسەر خۆ بوویت و زۆر یارمەتی ئێمەت داوە. ئەمڕۆ مامۆستا لەتیف پۆڵس یەکێک لە مەسیحەکانی شاری سلێمانی کە ساڵانی زۆر وەکو مامۆستا خزمەتی کردووە، کتێبێکی بە ناوی مەسیحەکانی سلێمانی و بڵاو کردوێتەوە. تێدا چەند بابەتێک باسەکە کە لەوانە مەسیحەکان چیان کردووە. مامۆستا جان سڵاو لێ بم کاتۆ باش. دیلان چیە؟ من دیلان محەممەد جەزام. پیرۆزبای ئەم بەرهەمە و یەکەم ئەمە باس لە چیە کات مێژوو چی و گێڕاوەتەوە؟ ئەمە مێژووی بەشێک لە شارەکەمانەکە، شارە حەیاتە کۆنەکەی خۆمان، بەشێک لەوانە کە مەسیحین کە بنیاتنانی ئەم شارەدا مەسیحی لێبووە و مەسیحیەکانیش لێرە جێگیر بوون لە بەشێکی شاری گۆیژە لای چابوونکەران کەنیسەیان بنیات ناوە لەوێ جێگیر بوون و ڕێزی تایبەتیان گیراوە لەگەڵ برا موسڵمانەکان و ئیسلامەکان بەیەکەوە ژیاون لە خۆشی و ناخۆشیدا هەر بەیەکەوە بوون، هیچ جۆرە کێشەیەکیان نەبووە. و من لەم کتێبەدا ویستم کەوا ئەم نەوەیە نەفەوتێ چونکە ئەم شارە بە پێکەوە ژیان خۆش و جوانە بێت. مامۆستا خۆ ساڵانی زۆر مامۆستا بوویت، قوتابی زۆرێ هەبووە لە مەسیحی و لە موسڵمانەکانیش. چۆن توانیوتە پەروەردەی دوو ئاین بکەی بەیەکەوە؟ من بە درێژایی ژیانم کە مامۆستا بووم 43 ساڵ خزمەتی مامۆستاییم کردووە، لە زۆربەی مەکتەبەکانە هەر نەیانزانیوەکەوە من مەسیحیم. من هەمان هەڵسوکەوتی شاری کوردەواری خۆمانم کردووە لەگەڵیانە، لەگەڵ قوتابیشە هەتا توانیومە نەرم و نیام بووم. بۆیە ئێستا زۆر لە قوتابیەکان کە پلەی بەرجیان وەرگرتووە و بوون بەشتی بەرج یان دەزەکەنە شام و ماچ مەکەن کاڵێن تۆ مامۆسایەکی زۆر هێبن و لەسەر خۆ بوویت و زۆر یارمەتی ئێمەت داوە. یەخوارتە من درێژبی و پیرۆزبایی ئەم بەرهەمەشێ یەکەم دەسەکانە خۆش بێسپاسەکەم. بەڵێ ئەوەی کە هەیە ئەمڕۆ مامۆستا لەتیف پۆڵس ئەم کتێبەی بە ناوی مەسیحەکانی شاری سلێمانی لە بیرەوەری بە دۆدەچوونەکانی بڵاو کردوێتەوە کە تیایدا ئەمڕۆ ڕایگەیاند و ئیمزا لەسەر کتێبەکەی دەکات.